رفراندوم و بلندکرنا آلای کردستان لکرکوکی ناوروک و جوینا شاندا پارتی و یکتی دگل کار بدستن بغداد بو. فاضل میرانی اندام مکتب سیاسی پارتی و اندام ویشانده پشتی جوین دگل سروک پارلمان عراقی گوت ما بحث رفراندوم بریارا پارلمان عراق لبارای اینا نخاره یا آلای کردستان و هر وسا درجدان به گوتو بیجان کریه. لەگەڵ سەرۆکی پەرلەمان دوو بابەتمان تاوتوێ کرد. یەکەم ڕیفراندۆم، ئەوە مافی هەموو گەلێکە و گەلی کوردیش مافی خۆیەتی ڕیفراندۆم ئەنجامدات. ئەوەش بمانای ئەوە نییە کە کاتێکی دیاریکراو دانراوە بۆ ئەوە یان هەر بڕیارێکی درابێت بۆ ئەنجامدانی ڕیفراندۆم. بابەتی دووەم بڕیارەکەی پەرلەمانی عێراقە. گوێبیستی ڕوونکردنەوەی سەرۆکی پەرلەمان بووین لەو بارەیەوە و گەشتینە ڕێکەوتن تا گفتوگۆی زیاتر بکرێت لەو بارەیەوە تا ئەو لە دوانانە بگۆڕێت کە بەهۆی بڕیارەکەەوە دروست بوون و چیتر بڕیاری بەپەلە نەدرێت و کێشەی زیاتر دروست نەکرێت. عدنان مفتی اندام مکتب سیاسی یکتی و اندام ویشانده پاش جوین دگل باسکا صدر گوت آلای کردستان لکرکوک ناه تخاره و گل کرد و همو آلین سیاسی ادی رازی نابن آلای کردستان بیت خاره و گره ریچاره که بودا پیدا بکن. بریارەکەی ئەنجومەنی نوێنەران ئێمە بە هەڵەی دەزانین جگەلەوەشە کەم و کوڕی زۆری تێدایە لە ڕووی یاساییەوە بردننی جۆری دەرهینانی ئەو بریارە بە تاکید بەردەوام ینی بەدواچونمان کردووە لەو هەنگاوانەی دوای ئەوە کە جۆبیستی ئەوەش بوون کە هەندێک هەوڵ هەیە بۆ ئەوەی لە پەرلەماندا کارێ بکەن ینی بۆ هێوەکردنەوە دەمانەوێت لەگەڵ یانە باسی بکەن. سروک پارلمان عراقی فراکسیون کردی به صدام سرکه یا پجراندنا بریارا دای خستنا آلای کردستان دزانه و دبیجه پارلمان بزاوید که بریکا گوتوبیج و تولیبون همو آلیان وی پسکریک چاره سر بکه. البرلمان العراقي اللي يسعى الى گفتوگویەکی بنیادنەر و بەرهەمدارمان ئەنجامدا و پێمان ڕاگەیاندن پەرلەمانی عێراق هەوڵ دەدات لە ڕێگای گفتوگۆ و بەشداری هەموو لایەنەکان ئەو کێشەیە چارەسەر بکات بەبێ هەڵاواردنی هیچ لایەنێک و پێکاتەیەک. هەر کێشەیەک لە ماوەی ڕابردوودا ڕوویدا بێت لە ڕێگەی گفتوگۆ چارەسەر دەکرێت. سبل الحوار هي الكفيلة بتجاوزها. سروک دیوان سروکاتی حرم بچاوکدن لبریارا پارلمان عراقی دنیره و دبیجه بریاردان به زور و کیمبونا دنگان و تیا ویکه کل هفکرین بری هاتنه بمپیکرن و اوجی آریشه که تازه یه. تەوەری سەرەکی چووکە کێشەی تر هەیە ئێمە کێشەمان هەیە لەگەڵ ئەو بیرڕایکە هەیە لە ئیستا لەمێ لە بەغدا کە باسی کەمینە و زۆرینە و بڕیار بە کەمینە و زۆرینە ئەگەر ئەوە سیاسەتی تازە بێ لە بەغدا مانایە ئەو مەفهومەی کە هەیە تا ئێستا هەبوو پەیوەندی هەبوو بە تەوافق ئەوە نامێنێەوە ئەو کێشە. شاندا پارتی و یکتی ده یکم روژا سردان خودا دگل فواد معصوم سروک کمار حیدر عوادی سروک وزیر سلیم جبوری سروک پارلمان و برپرسن صدر کومبو و بریاره دگل هفیمانیا نیشتمانیا شیعیان بسروکاتی عمر حکیم جی بجوه.